سوني العشي فرشي السلام عليكم. والله زحمة علاج من أخي زار شفا خير. قلق سباس فين صار؟ سلامة أول صار مستشفيني بس لأمريكا أي في دهب أنا خشيت بيسكول أستكم زرت وأنا وشت باش سيروش راجوستينا. والله إن صديقات قلت احتمال مثلا صدى عشتار أغسطين باشا طبعا برانا وحبناته من طبعا أنا مزور باجبو بدأ عندي فحصي فيزيكي أو بديون القرشة ثم كان صاير ساعات 11 دقيقة طبعا هات في فوت خدمت كان مستشفى الشهادتين جناب الدزاني يكنا مستشفى ربع شكاني أوروبا والله أنا خشت بيجني ALS ضمور الخلية العصبية ونخش نادرة كم طبعا دكتورة كيلي ركاق فاروق احتمال بناسي احسان شمالي مشهورة زور دكتورة الشفار من تامانجي حفت وشتي جواجو اي تلدوية ودور دا استكم يعني شوال يا موسيقى شكلنا خوشي يعني بيان قدوم حالتك بلا مشكلة ونخوشي ويا لبر دي خواري نەتەوەی بە سەرۆکاتی هاوسەرۆشی کۆنگرەی نەتەوەی کاک ئەحمەد سەردانی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتشانی کوردستانی کرد زۆر پرسی گرنگی نەتەوەی و نیشتیمانی پەیوەنددار بە شاندەکە بە تایبەتیش پرسی ئامادەکاری بۆ یادی 100 ساڵەی لۆزان لەگەر مەکتەبی سیاسی باسکرا ئێمە بە ڕێزەوە پێشوازیمان لە شاندەکە و جەنابی کاک ئەحمەد کرد کە لە دەرەوەی وڵات تەشریفی هێناوە سوپاسی دەکەین و کە وەک هەمیشە لێرە وەکو ماڵی خۆی سەردانی ئێمەی کرد سوپاسی جەنابیان دەکەین. هاتوونە تۆ هەرێمی کوردستان سەردانی حیزب سیاسەکانی کوردستانەکەن ئامانجان چییە لەو سەردانکردنە؟ ئارمانجەم ئەمە وەک چەندین جارێ بەرێژیدە باس کرد بوو ji bo saliya peymana Lozanê ye em dixwazin saliya peymana Lozanê de ku em sal pêk tê ku yekrêzî yekdengî û yekhelwestî li derdorê stratejiyeke neteweyî ku Kurd û Kurdistanê hemû li gel ev tev bigerin da ku em encamê peymana Lozanê ya sed salê bûyîrî de ku ji bo hemû dinyayê de çi encam daye û çi zerar û ziyan daye gelê Kurd em bidin diyarkirin û sed sala pêşî jî îrade hebûn nasnama gelê Kurd ji bo hemû cihanê bide diyarkirin. Em hebûna Kurd û Kurdistanî bê îrade, bê statû, bê nasname em î de hew qebûl dikin ji bo wê jî yekrêziya me pêwîst e ji bo ku vê yekrêziyê pêkwerên jînin ئەمڕۆ ژی سەردانە زەحمەتکێشان کرد. سەردانتان لە بەشێک لە حیزبەکان کردو تا چەند کوردێک ریزی و تەبایی پەیماننامەی لۆزانی پاراستووە. پارتی و رێخستنên siyasî kesayetî eşîrtî hemû kesên ku hettanî em daqiqey jî ku me peywendî li gel wan danî hevdîtin li gel wan destê dirêj kirin alîkariyeke kamil sedî sed piştgiriyeke ku di tu demekê de piştgiriyeke werî xurt wek vê carê bo me nehatiye diyarkirin. یادکردنەوەی پەیمانەی ئەم ساڵ جیاوازی ئەبێ لە چاو ساڵانی تر. ئەو لەسەر هەبوونا و یەکەتی و یەک ڕێزیا کورد لەسەر وێ دمێنە ئەگەر کورد لەگەل هەبوو تە بگەرن دە قەنەعەتا من دەرفەت و فرسەتێن دیرۆکی کۆ ئەمکارن قەزەنجێ ji bo hemû beşên Kurdistanê bidestxin statûyeke ji bo gelê Kurd bidestxin heye. Em حتى نا ما حتانا سردانا بارتي ديمقراطي كردستان نكريه جبليوي دي بروجرام مدي مكريه و اي ما يجي امي بكن ليه ملقى بارتي ديمقراطي كردستان ما تو بيوندي نيه
پەیوەندیتانی لەگە پارتی نا. لەگەڵ یەکێتی نیشتیمانی بله ما یەکێتی نیشتیمانی سەرەکەدا دەست پێ کرد سەرەکەدا پێشی دە سەرەتایدا ئێمە لەگەل یەکێتی نیشتیمانی کوردستان هەفدیتن کرد گەل جەنابێ سەرۆکێ یەکێتی نیشتیمان برێز باڤل تەلەبانی ما پشتگیریەک و هەلوەستەکە گەلەکە ئەرێنیش جەنابیوی وەرگرت و بە هەر شێوازی وێ پشتگیری و تەڤلێبوونا خوا ji bo vê konferansê wê bike. کۆتا پرسیارم بۆ هەڵتانەدا و پێوەندی بە پارتی دموکراتی کوردستان و هۆکار چییە؟ ji ber ku berê niha jî bi çendîn cara me hewldan kiriye hewldanên ku ji rezê ziyadetir ji pêwîstiyê zêdetir me hewl û hewldan me li gel Partî Demokratîk Kurdistan me danî. Tu helwesteke me bi taybetî li dijîwan niye lê bes ew îtirafê me nakin ew me daxwaza ku em wan bibîn qebûl nakin. Ne ku em naçin. Em derfet û îmkanat hebe bi serserî xwe bi serçavê xwe em amadene çi deqîqeya bixwaze li gel cenabêkek Mesûd li gel cenabêkek Nêçîrvan kî dibe em dikarin hevdîtinê bikin. Bes ew naxwazin. Belê spas dikim.